ماوەی 22 ڕۆژە لە ئێران پشتیوان بەخوا و خەڵکی دەربەنیخان 15 ڕۆژی لە سەعات 7 بەیانیوە بۆ سەعات 10 شەو بۆ سەعات 12 شەو لێرا بووین. 7 ڕۆژی ڕێکە لەبەر دانوستان بۆ دانوستان لەبەر ئەو پیاوماقۆڵ و ڕیشسپیانەی شار مامۆستایانی ئاینی دەستەی ئیداری شار چوون مەجموعەیە بەڵام هێناوەتەوە. ئێمە پیشاندانەکەمان کەم کردوێتەوە بۆ 3 سەعات هەتا 1 مانگ مایە تا 1 مەجموعەیە اختیارمان لە بەردەمایە ئەگەر خوا نەخواستە ئەم داواکاریانە بخۆیان جێبەجێ نەکران ئەم اختیارانەگری ئەستۆ جێبەجێکردن پشتیوان بخوا خەڵک مانگردنی سەرتاسەری داخستنی حکومەت لە کارکردنی حکومەت لە شارە ئاو کارەبا زەریبە قایمقامێت ئەمانە ئەگەر لە ئەختیارەکانن بەڵام مانگردنی سەرەکی ئەمە سەرتاسەری ئەمە فشاری دووەممانە بێت.